ڕێفراندۆم لە 25 نۆ دەست پێ کرد 15 لەسەر 16 ئۆکتۆبەر دەست پێ کرد ئەو حەدەسە ڕوودا لە دوای ڕێفراندۆم لە دەستدانی لە 150 خاکی هەرێمی کوردستانمان لەدەستدا خانەخیل، دووس خورمات و کەرکووک، شنگال، مەخموور هەموو شوێنەکانمان لەدەستدا. ئێستا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هاوارەکانی دووس خورمات و ئێستا دووس خورمات و ئەوە 5 ساڵە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە خەڵکێکمانەیە نەگەڕاوەتەوە تام دەقیش لە شوێنەکانی هەرێمی کوردستان تێنشینن ناتوانن بگەڕێنەوە چکە ئەو شەڕەی 16 ئۆکتۆبەر ئاوایە کرد کە ئەو خەڵکە خۆبەخشە ناتوانێت بگەڕێتەوە بۆ دووس خورمات و ئێستا دووس خورمات و ئەمنیەتی باشترە بەس لە دوای 16 ئۆکتۆبەرەوە خەڵک ترسا بگەڕاتەوە بەس ئەو هێزە هاتووە لە بەغاوە وەزعەکان استەقرارە و بەردەوام ئیش شەکرێت لە دووس خورمات و ئێستا وەزعەکان خانەخیل و ناوچە دابڕاوەکان ئەو شوێنە لەکەوە استەقرار نەبووە قەرەتەپەیە شوێنەکان ترە کەرکووکش وەزعی باش نییە شوێنەکان ئەو شوێنە لەوا پێشمەرگەی لێبووە بەڕاستی خەڵک داواکات هێزێکی مشتەرەک بکرێتەوە لە ناوچە دابڕاوەکان بۆی ئەو زوڵم و زۆرداریە نەمێنێت ئەو هێزە لە هێزێکی معەیەنە سەر بە تایفەکانی ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقین ئەو هێزانێکەوە هەر هێزێکی گروپێکن سەر بە حکوومەتی عێراقن بەڵێ بەس گروپن باڵباڵن ئەو گروپێل لە 2014 کە داعش هاتە مەنتقەکان بۆ ماوەی 3 ساڵ پێشمەرگەی هەرێمی کوردستان شەڕی قارەمانانەیە کرد بەڕاستی لە خانەقینەوە تا بڕاتە زومات تا مووسڵ پێشمەرگە لە هەموو جەبهەکانە شەهیدی داوە و برینداریش هەیە ئێمە وەکو خۆبەخشەکان 6 شەهید و 11 بریندارمانەیە لە شەڕەکانە لە هەموو جەبهەکانە ئێمە بەشدار بووینە بەس ئێستا ئەگە هێزی پێشمەرگەی کوردستان نەگەڕێتەوە وەکو پێش 16 ئۆکتۆبەر بەڵێ مەترسیە لەسەر هەموو شوێنەکە ڕفراندۆم کرا وەکو ڕفراندۆم هەموو دەوڵەتەکان وتیان مەیکەن حکوومەتی عێراقیش لەگەڵ ڕفراندۆم نەبوو لە 75-80 لەبەرەوە بوو ڕفراندۆم بوو لەبەرەوە حکوومەت عێراقی پێی باش نەبوو ڕفراندۆم بکرێت حالیان لە ناحیەی ڕزگاری لە 230 ماڵماوە مەڵای باش نییە هەیە پارێک کرێخانەوەی پێ نییە ئێمە داوا لە بەرلەمانتاران خورماتوو دەکەین ئەوەیشی ماوەتەوە بگەڕێتەوە بە خورماتوو گەڕێتەوە لەبەرەوە خەڵک و لە عادەی دوو زەیسە ناتوانێت بڕات جنسەکەی تازەوەکات لە خورمات گرۆپی تایەوتم پێت گرۆپەکان لە دووس خورماتوو ئەو گرۆپیە لە نەمێنن بدرێت دەست جێشی عێراقیەوە خەڵکەکە کشتی گەڕێت هێزی ڕەدەسەری ئەستەقراری دووزی وەکو بین کورد و تورکمانی استەقراری کردووە باز ئەوی هێزە نەمێنێ وەزعی دووس خراپ نەخێر کەس ناتەوە یعنی ئێمە داوامان لە ئەندامی ئەنجومەن هەیە بەڕێز مەلاکەریم ئەو خەڵکەی کەوا ماوەتۆ لە کفری لە ڕزگاری لە کەلار لە بازیان لە هەولێر لە سلێمانی بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان چکە خەڵکی ڕاستی بێزار بووەوە 5 ساڵە لە هاوارەیە یاژێ خەڵ ڕفراندۆم ئەگە تو حکوومەتی عێراق حکوومەتی مەرکەزی لەگەڵ تا نەبووە ناتوانێت خۆت جیاوازی لە عێراق تو بەشێکی لە عێراق وای خەڵک هەیە پێشمەرگەی هەیە مۆزەفە هەیە ئیشی کاری نییە هەیە کرێخانەکەی نییە ناتوانێت بگەڕێت ئەگە تەلەفۆنی بۆم کردووە لە ناو ئەم پارکەی سمودا خەوی لەکەوتووە هاوردمەتەوە ماڵ خۆمان خەوان خەڵکی خورماتووە و مناڵەکان میش بردە بۆ حەضانە لە حەضانەدایان ناوە ناتوانێت مناڵەکان بکاتە